یەکی مەی و دروشمی کرێکارانی جیهان یەکگرن. باوەڕ ناکەم هیچ دروشمێکی سیاسی لە مێژووی چینایەتی کۆمەڵگای مرۆڤایەتیدا ئەوەندەی ئەم دروشمەی کە مارکس و ئەنگلز بۆ بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی دیاریان کرد و بەرزیان کردەوە پڕمەغزا و کاریگەری هەبوو بێت و مابێتەوە. ئێستا ئەم دروشمە زیاتر لە 1.5 تێپەڕ دەبێت بەسەر ڕاگەیاندنیدا و هەر کەسێک و لایەنێک کە بەرزی دەکاتەوە خۆی وەک لایەنگری کرێکاری و بزوتنەوەکە و ئازادی خوازی و یەکسانی خوازی پێناس دەکات و پێناس دەکرێت. تەنانەت زۆر هێز و لایەن هەبوون و هەن بۆ مەبەست و ئامانجی سیاسی خۆیان زۆر کەڵکیان لەم دروشمە وەرگرتووە و بگرە لە زۆر بڕگەدا سواری شەپۆلی ناڕزایەتی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی بوون و بۆ گەیشتن بە دەسەڵاتی سیاسیان. جا لەم بارەیەوە ئەنگلز هاوڕێی مارکس دەبارێت بە دروشمی کرێکارانی جیهان یەکگرن لە پێشەکی چاپی ئاڵمانی مانیفێستی حیزبی کۆمونیستە لە 1 مەی ساڵی 1890 ئاوا دەڵێت: کاتێک ئەم دروشمەمان لە جیهاندا بەرز کردەوە لە چەند دەنگێکی کەم بەولاوە زۆر پێشگیری نەکراین. ئەمەش 42 ساڵ لەمەوبەر کە ئەو کاتە لە پێش دەرگای شۆڕشەکەی پاریس بووین کە بۆ یەکەمین شۆڕشی کرێکاری دادەنرێت بۆ هێنانەدی ئامانجی تایبەتی خۆیان. بەڵام هێشتا ڕۆژی 28 دسەمبری ساڵی 1864 نهات بوو کە کرێکارانی زۆربەی وڵاتانی ڕۆژاوای ئوروپا یەکیان گرت و ئەنتەرناسیۆناڵی یەکەمیان پێکهێنا. ئەگەرچی ئەنتەرناسیۆناڵ تەنها 9 ساڵ ژیا، بەڵام هاوپەیمانیەکی هەمیشەیی لە نێوان کرێکارانی گشت وڵاتاندا پێکهێنا. بەم پێوە دەردەکەوێت کە بەرزکردنەوەی ئەم دروشمە کە ئێستا بۆتە دروشمی سەرجەم کرێکاران و کۆمونیستەکانی جیهان بۆ یەکەم جار لەگەڵ مانیفێستی حیزبی کۆمونیستە لە ساڵی 1848 بەرزکرابێتەوە. هەڵبەت مارکس و ئەنگلز وێڕای ئەوەی لە سەرەتای مانیفێستە ئەم دروشمەیان داوە هاوکات لە کۆتاییشدا هەر جەخت لەم دروشمە دەکەنەوە. بەڵام بەڕاستی بۆ هەر کرێکارێک و مرۆڤێکی یەکسانی خواست کە لە هەوڵی بەدیهێنانی دنیایەکی بێچین و چەوسانەوەدا بێت، ئەوە ممکن نییە بەبێ خوێندنەوەی ورد و ڕوونی مانیفێست لە مێژوو چەو مەغزای سیاسی ئەم دروشمە و بەکردەوە دەرهێنانی. بێگومان بەدەستهێنان و داڕشتن و بەرزکردنەوەی ئەم دروشمە کە جێگە و ڕێگەی سیاسی و مێژووی و ئامراز و ئامانجی واقعی کرێکاران نیشان دەدات، ڕاستەوخۆ پەیوەستە بە هەلومەرجی شکڵگرتنی سیاسی و کۆمەڵایەتی چینی کرێکار و بزوتنەوەکەیەوە. و ئەمەش ئەڵقەیەکە لە زنجیرەیەکی لێکدانەبڕاو لە مێژووی نیو سەدەی ئەو چینە، بە تایبەتی لە نیوەی دووهەمی سەدەی 19 بەدواوە دوای بڵاوکردنەوەی مانیفێست لەسەر داوای کۆمەڵەی کۆمونیستەکان لە لەندەن لە ساڵی 1848. دیارە مارکس و ئەنگلز لە چەند ساڵ پێش بڵاوکردنەوەی مانیفێستەوە زیاتر سەرگەرمی لایەنە تێوری و ئایدیۆلۆژیەکانی چینی کرێکار و پێگەی مێژوویەکەی بوون. بەڵام لە دوای بڵاوکردنەوەی مانیفێستەوە ئیتر لە هەوڵی بەکردەوە دەرهێنانی ئەم دروشمەدا بوون، یانی بەکردەوە هەمیشە سەرقاڵی ڕێخستنی چینی کرێکار بوون لە زۆربەی وڵاتانی ئوروپا تا دەگاتە ڕووسیە و هەندێک لە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات لە چەشنی پۆلۆنیا. لەم بارەیەوە دەکرێت ئاماژە بە هەوڵی مارکس و ئەنگلز و ڕابەرانی تر بدەین سەبارەت بە کۆمەڵەی کۆمونیستەکان و بە ئەنتەرناسیۆناڵی یەکەم و دووەم و زۆر یەک لە ڕێکخراوە لۆکاڵیەکانی تر لە چەشنی ڕێکخراوە سیاسیەکان لە فەڕەنسا و ئاڵمان و سوئیس و بریتانیا و هێتت. دیارە ئەمەش وەک بەشێک لەو سیاسەتانی کە لە مانیفێستدا هاتووە کە دەڵێت هەرچەندە خەباتی پرۆلیتاریا ڕوبەڕووی بورژوازی لە بنەمادا خەباتێکی نیشتمانی و لۆکاڵی نییە، بەڵام پێویستە چینی کرێکاری هەر وڵاتێک لە پێشدا کاری خۆی لەگەڵ بورژوازی ئەو وڵاتەدا یەکلایی بکاتەوە و خۆی لێ ڕزگار بکات و دەسەڵات بگرێتە دەست. لە ڕوویەکی سیاسی و مێژووی ترەوە شکڵگرتنی ئەم دروشمە یانی کرێکارانی جیهان یەکگرن
وەک گوتمان ئەڵقەیەک بوو لە زنجیرە ئەڵقەکانی خەباتی کرێکاران بۆ کۆمەڵی خواست و داوا و دروشمی تری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری. ئیتر هەر لە 8 سەعات کار و دانانی یاسا کارێکی ڕادیکاڵانە و ئازادی بەیان و ڕێکخراوبوونی کرێکاران تا دەگاتە ڕۆژێک پشووی ڕەسمی جیهانی بۆ کرێکاران کە لە ئاکامدا دوای کۆمەڵە ناڕزایەتی و قوربانی بووە ڕۆژی 1 مەی کە لەلایەن ئەنتەرناسیۆناڵی دووهەمەوە لە ساڵی 1890 پێشنیار کرا و بڕیاری لەسەردرا و لەو کاتەوە تا ئێستا چینی کرێکار و ڕێکخراوە کۆمونیستەکان لە هەوڵی سەپاندنین بەسەر چینی بورژوا و دەسەڵاتەکانیاندا و لە زۆر یەک لە وڵاتانی جیهانیش لە سایەی خودی دەسەڵاتی بورژوادا ڕەسمیەتی وەرگرتووە. بۆیە لە ڕوانگەی مانیفێستەوە ئەگەرچی زیاتر لە 1 قەرن و نیم بەسەر ئەم بەیانە و ئەم دروشمەدا تێپەڕیوە، بەڵام هەتا ئەمڕۆژ دروشمی کرێکارانی جیهان یەکگرن مەغزایەکی قوڵی سیاسی و حیزبی هەیە، چونکە ئەوە ڕۆشنەکە چینی کرێکار بەر لەوەی ببێتە چینێکی کۆمەڵایەتی باو لە پێناوی خۆیدا، ئەو کات کە هێشتا لەگەڵ بورژوایی تازە پێگەشتوودا لەژێر سایەی دەسەڵاتی دەرەبەگایەتیدا دەچەوسانەوە، کرێکاران خود بە خود و بە شێوەی جۆراوجۆر لە سەندیکا و ڕێکخراوی تری پیشەی خۆیان ڕێخستووە و بگرا بورژوا بۆ شۆڕشی خۆی و دەسەڵاتی خۆی کۆمەکشی پێکردوون. هەروەک بەم شێوەیە لەم پاراگرافەی مانیفێستدا ئاماژەی پێدراوە و دەڵێت یەکگرتن و یەکخستنی ڕیزەکانی کرێکاران و نەبێت لە ئەنجامی یەکێتی خۆیانەوە بێت، بەڵکو ئەنجامی یەکێتی بورژوازیە کە بۆ ئەوەی بە ئامانجە سیاسیەکانی خۆی بگات لەسەری پێویستە و ئەو توانایشی هەیە هەموو خەڵک بکاتە جوڵە. لەم نێوەدا کۆمەکی کرێکارانیش بۆ ڕێخستن دەکات. جا کرێکاران لەم قۆناغەدا دژی دژمنی خۆیان کە بورژوایە خەبات ناکەن، بەڵکو دژی دژمنی دژمنەکان کە ئەرستۆکراسیە خەبات دەکەن. بەم شێوەیە لە ئاکامی هەوڵ و خەباتی فکری و سیاسی و پراتیکی مارکس و ئەنگڵس و ڕابەرانی تری بزوتنەوەی کۆمۆنیستیدا لە ماوەی نیوەی سەدەی 19هەمدا بە تایبەتی لە دوای دەرچوونی مانیفێستی حیزبی کۆمۆنیستەوە، سۆسیالیزمی زانستی کە ڕەخنەی قوڵی مارکس بوو لە سیستمی سەرمایەداری و چینی بورژوا و دەرخستنی ناکۆکی و ململانەی قوڵی کار و سەرمایە و پێگەی چینایەتی و مێژوویی و سیاسی کرێکاران و خەبات و ڕاپەڕین و شۆڕش بۆ ڕووخانی دەسەڵاتی بورژوازی و کۆتایی هاتنی سیستمی سەرمایەداری و بەرقەرارکردنی سۆسیالیزم. ئیتر لەو کاتەوە سۆسیالیزم و کۆمۆنیزمی مارکس بوو بە ئاڵا و ڕێبازی خەباتی سیاسی چینی کرێکار و بەڕێخستنی بزوتنەوەکەی لێک هەڵپێکران. و ئاکامی هەموو ئەمانەش بەکردەوەی دەرهێنانی ئەم خەباتە سیاسی و فکری و ئەمەلیە بوو لە یەکەمین شۆڕشی کرێکاری کۆمۆنی پاریسدا. کۆمۆنی پاریسی ساڵی 1870 ئەگەرچی تەمەنێکی کورتیشی بوو، بەڵام تاقیکردنەوە و ئەزموونێکی مەزن بوو بۆ چینی کرێکار. و یەکێک لەو ئەزمونانە ئەوە بوو کە هەر لە سەرەتاوە جێگە سەرنجی مارکس بوو کە هەمیشە جەختی لەسەر ڕادەی ڕێکخراوبوونی سیاسی کرێکاران لە ڕووی حیزبیەوە دەکردەوە و ئەمەش یەکێک بوو لە خاڵە هەرە لاوازەکان و خۆڕانەگرتنی کۆمەنارەکان لە کۆمۆندا. بۆیە ئەمڕۆ ئێمەش لە جەژن و بۆنەکانی 1 مەیدا کە بۆتە ڕەمزی خەبات و ناڕزایەتی و ڕۆژی هاوپشتی نیشاندانی چینی کرێکار لە سەراسەری جیهان، پێویستە جەخت لەوە بکەینەوە کە کرێکاران بە گشتی و کرێکارانی کۆمۆنیست وەک بەشی پێشەنگی کرێکاران بە تایبەتی هەمیشە لە هەوڵی پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی خۆیاندا بن.